ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە 11 و 12 مانگی ئازاری ساڵی 2016 کۆنگرەی پێنجەمی خۆی ئەنجامدا و لە 22 ئازار ستافی نوێی دەستەی بەڕێوەبردننی سکرتاریەت دەست بەکار بوون و یەکەم کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا و لە 7 مانگی نیساندا یەکەمین کۆبوونەوەی خولی پێنجەمی مەکتەبی سکرتاریەت بەڕێوەچوو. ئێستاشدا کە پاش نزیکەی 5 ساڵ کۆتایی با خولی پێنجەمی ڕێکخراوەکە دێت، مەشتێک لە خەرمانی کار و چالاکیەکانی خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەخەینە ڕوو. ڕێکخراوی قوتابیانی کوردستان و داکۆکی لە مافی قوتابیان. یەکەم، لەو کاتەی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی سەختی دارایی بوو، زۆرینەی ڕەهای قوتابخانەکان خوێندنتیان داوەستا بوو، زەرمەند یەکەم لەم دۆخەدا قوتابیان و خوێندکاران بوون. و مەبەستا لە بەرواری 27 تشرینی دووەمی ساڵی 2016 لەسەر پێشنیاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆبوونەوەیەکی بەرفراوان لە نێوان ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان لە سەراستی کەسی یەکەم و کارجیاری سکرتارەتی ڕێکخراوەکان لە سلێمانی بەڕێوەچوو. پاش کۆبوونەوەکە لە بەیاننامەیەکدا ڕێکخراوەکان هەڵوێستی خۆیان لەسەر ئەو دۆخە ئاشکرا کرد و داوایان کرد هەرچی زووە خوێندن دەست پێ بکاتەوە و ماف و شایستە داراییەکانی مامۆستایانیش دابین بکرێت، بە هیچ جۆرێک بیر لەوە نەکرێتەوە کە ساڵێکی خوێندن بەکەوتوو بۆ قوتابیان هەژمار بکرێت. دووەم، دوای بڵاوبوونەوەی هەواڵی وەرگرتنی ڕسوماتی خوێندن لە قوتابیانی ئەو ساڵە دەستنە زانکۆ و پەیمانگە با بڕی 50,000 دینار و ئەو قوتابیانەشی لە بەشە ناوخۆیەکانن با بڕی 100,000 دینار لە ئازاری وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵاوە لە سیوێکی ئابی 2016 لە مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆبوونەوەی بەرفراوانی ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی بەڕێوەچوو، باتوندی ئەو بڕیارەیان ڕەت کردەوە. سێم، بۆ چارەسەرکردنی کێشەکانی خوێندنی کوردی لە کەرکووک لە 7 ئابی 2016 لەسەر بانگێشتی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆبوونەوەیەکی بەرفراوان لە بارگەی ئەنجومەنی پارێزگاکە بە بەشداری ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان و نوێنەری بەڕێوەبەراتی خوێندنی کوردی لە کەرکووک و جێگری سەرۆکی زانکۆی کەرکووک بەڕێوەچوو. لە کۆتایی ڕاستپاردە و پێشنیارەکان گەڵاڵەکران و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کران. چوارەم، پاشەوەی وەزارەتی خوێندنی باڵا ئەنجامی وەرگرتنی قوتابیانی ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 لە زانکۆ و پەیمانگاکان بڵاو کردەوە کە نێوانی قوتابی خولی یەکەم و دووەم لە هەندێ بەش زیاتر لە 14 نمرە بوو. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە بەیاننامەیەکدا ئەنجامانەی ڕەت کردەوە و داوای کرد پێداچوونەوەیان پێدا بکرێت. هاوکات داوای کۆبوونەوەی بە پەلەی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانی کرد. سەرنجام لە بەرواری 7 ئۆکتۆبەر ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان لە هەولێر کۆبوونەوە و ئاڵوێس یاوبەشیان ڕاگەیاند و داوایان کرد کە جیاوازی نێوان خولی یەکەم و دووەم بۆ وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگاکان لە 3 نمرە تێپەڕ نەکات. دواتریش سەردانی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد و ڕاستەوخۆ داواکاریەکانیان پێڕاگەاندن. سەرنجام لە بڕیارێکدا وەزارەتی خوێندنی باڵا نزیکەی 16,000 قوتابی لە زانکۆ و پەیمانگاکان وەرگرت و نێوانی خولی یەکەم و خولی دووەمیشی بۆ 3 نمرە کەم کردەوە. پێنجەم، پاشەوەی لە 10 ئەیلولی 2019 وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم لە پلانی خۆیدا و بۆ 51,933 دەرچووی پۆلی 12 ئامادەی تەنها 24,784 کورسی خوێندنی بە خۆڕایی دابین کرد بوو، بەم پێش دەبوو زیاتر لە نیوەی قوتابیان بە پارە بخوێنن. لەگەڵ ڕاگەاندنی پلانی وەزارەت، ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و داوای کرد وەزارەت با پلانی خۆیدا بچێتەوە و ڕێژی کورسی خوێندنی بێبەرامبەر بۆ نزیکەی 40,000 کورسی بەرز بکاتەوە. هەروەها لە ڕێگەی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریەوە لە پەرلەمانی کوردستان یاداشتێکی یاڕاستەی سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا کرد و جەختی لە داواکاریەکانی بۆ زیادکردنی کورسی خوێندنی بێبەرامبەر کردەوە. دواتر و لە 3 بڕیاری جیاواز، وەزارەتی خوێندنی باڵا بەڕێژەی لە 130 کورسی خوێندنی گشتی زیاد کرد. ڕوا بەڕێژەی لە 145 کرێی خوێندنی پاراڵێل و ئێواران و بەڕێژەی لە 125 کرێی خوێندنی تایبەتی کەم کردەوە. شەشەم، لە 28 حوزەیرانی 2016 ئەندامێکی سکرتاریەت و بەرپرسی پێشووی نووسینگەی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەناڕەوا لە هەولێر دەستگیر بکران. مەکتەبی سکرتاریەت دەستبەجێ هەنگاوەکانی باڕاستی ئازادکردنی کادیرەکان دەست پێ کرد و لە 29 حوزەیراندا ئیدانەی دەستگیرکردنی ئەو دوو کادرەی کرد. دواتر لە 30 حوزەیراندا لە سەربانگێشی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر لە 20 ڕێکخراو و کەساتی و ڕۆژنامەنووس لە مەکتەبی سکرتاریەت کۆبوونەوە بە توندی ئیدانەی دەستگیرکردنی کادرەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان کرد و داوای هەرچی زووە ئازادکردنیان کردن. ئاوکات لە 2 تەمووزیشدا لە هەولێر بە بەشداری ڕێکخراوەکان و کەساتیەکان و ڕۆژنامەنووسان هەمان کۆبوونەوە بەڕێوەچوو، تیایدا داوای هەرچی زووە ئازادکردنی ئەو دوو کادرەی ڕێکخراوی قوتابیان کرا.
کەمپینی پشتیوانی لە ئازادکردنیان ڕادەگەیەنین و بۆ ماوەی 10 ڕۆژ لە سەرجەم شار و شارەچەکانی کوردستاندا واژوو کۆ دەکەینەوە و لە یەکی ئابیشدا هەڵمەتێکی واژۆکۆکردنەوە بۆ ئازادکردنیان ڕاگەیەنرا و نزیکەی 10,000 واژۆ کۆکرایەوە واژۆکان بە یاداشتێکەوە ئاڕاستەی لانە پەیوەندیدارەکان کران. سەرنجەم لە 18 کانون یەکەمی 2016 بەرپرسی ناوەندی هەولێر و بەرپرسی پێشووی نووسینگەی هەولێر ئازاد کران. حوتەم پاشاتنی ڤایرۆسی کۆڕۆنا و داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن لە 29 ئاداری 2020 لە پێناونەفەوتانی ساڵێکی خوێندن ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پرۆژە پێشنیازێکدا کە ئاڕاستەی هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵای حکوومەتی هەرێم و لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانی کرد چەندین پێشنیازی بۆ تەواوکردنی خوێندن لەو ساڵەدا خستە ڕوو. هەشتەم لە 4 ئەیلولی 2020 ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بە چەندین هۆکار بڕیاری وەزارەتی خوێندنی باڵای باسەپاندنی خوێندنی ئۆنلاین ڕەت کردەوە و بە نادروست ناوی برد و داوایکردنەوەی ناوەندەکانی خوێندنیشی کرد. هاوکات بانگەواز لە ڕێکخراو و دەستە و گروپە پەیوەندیدارەکان دەکەین بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی هاوبەش و دەربڕینی هەڵوێستی هاوبەش. ڕوا لە 13 نوێی 2020 لە سەربانگەشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لە ناو بارگەی ڕێکخراوی نوێنەرانی سکرتارێتی ڕێکخراو قوتابی و خوێندکاریەکان لە شاری هەولێر کۆبوونەوە و لە ڕاگەیەندراوێکی هاوبەشدا داوایان کرد بەڕەچاوکردنی ڕێکارە تەندروستیەکان دەرگای ناوەندەکانی خوێندن بەڕێوە قوتابیاندا بکرێتەوە. بەدەر لەمانە مەکتەبی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە خولی پێنجەمی خۆیدا لەسەر هەموو ڕوودا و پێشاتە هەنووکەیەکان هەڵوێستی خۆی بەڕاشکاوانە ڕاگەیاندووە. لە خولی پێنجەمی کارکردنیدا 110 بەیاننامە و ڕاگەیەندراوی بۆ پیرۆزبایی و داواکاری و هەڵوێست وەرگرتن خستووەتە بەردەم ڕایگشتیەوە.